بچینەتەوە یەکەمی پرۆگرام دیارە لە سنووری ئیداری سۆران بەڕێوەبەرایەتی چاکردنەوە و پاراستنی ڕێگەوبانەکان خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیان دەکەن و بەتایبەت لەو کاتانەی کە بەهۆی هاتنی شەپۆلێکی بەفروبارین ڕێگای گوندەکانی ئەو سنوورانە دەگیرێن و لە چەند ڕۆژی ڕابردووشدا بەهۆی بەفربارینێکی زۆرەوە ڕێگای نزیکەی 650 گوندگیرا بوون و بۆ قسەکردن لەسەرم بابەتە ڕاستەوخۆ لە سۆرانەوە زۆر بەڕێز خوسرت سادق بەڕێوەبەری چاکردنەوە و پاراستنی ڕێگاوبانەکان لە سۆرانەوە لەگەڵماندایە. کاک خوسرت ئەم کاتت باش بێت بە شێوەیەکی گشتی هەروەک ڕوونە چەند ڕۆژی ڕابردوو بەهۆی هاتنی ئەو شەپۆلە سەرمایی کە ڕووی لە ناوچەکانی هەرێمی کوردستان کردبوو و کێشەی بۆ ڕێگەوبانەکان دروست کردبوو. لە ئێستادا و کێشانە لە چاستێکدان و چۆن هەوڵتان داوە ڕێگەکان پاک بکەنەوە؟ بەیانیتان باش، بەیانی کوردستانیانی خۆشەویست باشتر. زۆر سپاسان دەکەم بۆ ئەم دەرفەتە. ئێمە لە بەڕێوەبەراتی چاکردنەوە و پاراستنی ڕێگاوبانی سۆران لە سەرەتای هەموو بەرزی دابارین سێ بنکەی جێگیرمان هەیە لە قەزاکانی چومان، مێرگەسوور، سۆران کە تایبەتن بە کاری ڕەماڵینی بەفر و ئەم بکانە چەند تیمێک و چەند ئامێرێک تێدا کار دەکەن و لە سەرەتای دەبارینی هەموو شەپۆلەکانی بەفربارین تیمەکانی ئێمە دەست دەکەن بە ڕەماڵینی بەفر لە ڕێگاکان بە تایبێت لە ڕێگا سەرەکیەکان لە چەند شەپۆلی ڕابردووی بەفربارین کە نزیکەی سێ شەپۆل یەک لە دوای یەک سنووری ئیداری سەربەخۆی سۆرانی گرتەوە و لە دوای ئەو سەرماسۆڵەیەکی کەموێنە لێرە ڕۆیدا. خۆشبەختانە تیمەکانی ئێمە بە 4 قۆناغ هەستان بە ڕەماڵینی بەفر سەر ڕێگا سەرەکیەکان، ڕێگەلەوەکیەکان، ڕێگای گوندەکان. خۆشبەختانە لەو 4 قۆناغە سێ قۆناغی یەکەم هەر لە ڕۆژی یەکەمی شەپۆڵەکانی بەفربارین کۆتایی هات. قۆناغی چوارەم کە ڕەماڵینی بەفر بوو لەسەر ڕێی گوندەکان بە تایبەتی گوندەکانی دوورەدەست. ئەم قۆناغە چەند ڕۆژێکی خۆیان کە خۆشبەختانە توانیمان ئەم ڕێگانەش بە تەواوی ڕاماڵین لە بەفر. بەڵێ کا خوسر دیارە هەروەک دەزانرێت بە تایبەت بە هۆکاری ئەم بەفربارینە زۆرەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ناوچەکانی کردەوە بە تایبەتر لە ناوچەی سۆران و هەروەها ئەو گوند و قەزا و ناحیانی کە سەر بەو ناوچێن لە هەندێک شوێن نزیکەی 4 مەتر بەفر ڕێگەی لە هاوڵاتیان و هات و چۆگرت بوو. لەگەڵ ئەم بارودۆخەدا پاکردنەوەی شەقامەکان لە 4 مەتر بەفر بێگومان قورسایی خۆی هەیە. چۆن هەوڵتاندا کارەکانتان چی بوون؟ ئایا کەلوپەل و ئامێری پێویست لە بەردەستا بوون؟ خۆی ئەگەر بەگشتی باز بکەین لە یەک کاتدا 4 مەتر بەفر ئەگەر ئەوەی ڕاستکەینەوە 4 مەتر بەفر بە لێک کاتانە بوو. بەگشتی ئەگەر حساب بکەین لە ماوەی ساڵ نەخر لە کاتدا نەبووە. بەگشتی ئەگەر حساب بکەین لە سنووری قەزای چومان بە تایبەتی لە ڕێگای چومان حاجی عومەران نزیکەی 4 مەتر بەفر باریوە. لەوانەیە ئەوەی لە ناو ڕێگا فرێدراوە زۆر زیاتر بی لە 4 مەتر بەپێی ئەوەی کە ئەمڕەیە ڕێگایەکی سەختە و بەردەوام بەکڕێوەیە وەستەڵێکی زۆرە. بۆی ئەگەر بە درستی ئەو مۆزوعە باز بکەین بە درێژایی ئەم ساڵە سەروی نزیکەی 4 مەتر بەفرباریوە لە بە تایبەتی لە ناحیەی حاجی عومەرە. بەڵێ کا خوسر دیارە باست لەوە کرد کە هەمیشە لە هەوڵدان بۆ پاکردنەوەی ڕێگاکان بە تایبەتتر باست لەوە بکەین ئەو ئامێر و کەلوپەلانەی کە لە بەردەستان بۆ پاکردنەوەی ڕێگاکان لە بەفر یاخود سەوڵبەندان تا چەندە بە پێی پێویستن، تا چەندە بەشی خزمەتگوزاری پاکردنەوەی ئەو ناوچانە دەکات لە بەفر؟ خۆی ئەگەر تووسێک بەرفراوانتر باسی ڕێگاوبانەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بکەین. بەڵێ بە دروستبوونی ئیدارەی سەربەخۆی سۆران و جواببوونەوەی بەڕێوەبەرایەتی ئێمە لە بەڕێوەبەرایەتی هەولێر ئەتوانم بڵێن پشکی شێری کێشە و گرفتەکانی ڕێگاوبانی هەموو پارێزگای هەولێر سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران چونکە بەپێی ئەو مارانەی لە بەردەستە ڕێژەی سەروی 90% بەفربارەی دەکەویتە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران. ڕاستە. طبعاً بەپێی
ئەم ناوچەیە کە خۆی دەبینیتەوە بەگشتی لە 813 گوند و 13 ناحیە 4 قەزا و لە هەمووی گرنگتر ڕێگای سەرەکی هامڵتۆنە کە کۆماری ئیسلامی ئیران دەبەستێتەوە بە هەرێمی کوردستان. طبعاً ئەو بەو هەموو ڕێژەی گوندەکان و ئەم هەموو ڕێگانەی کە لە سنوورە هەیە ئامری پێویست لە بەردەستدا نییە بۆ ڕەماڵینی بەفەر لە هەموو ڕێگاکان. دەتوانین بڵێم لەوانەیە کارمەندی پێویستیش لە بەردەستدا نەبیتن بۆ ڕەماڵینی بەفر لە ڕێکاتدا. بووە ئەوەی کە لای ئێمە گرنگ بووە ڕێگە سەرەکیەکان بوونە کە تیمەکان جێگیرن تێدا ڕێی نێوان قەزاکان و بە تایبەتی ڕێگای هامڵتۆن و بە تایبەتر ئەو ڕێی نێوان چومان حاجی ئۆمەران کە باسم کرد جگە لە بارینی بەفر دائیمەن کڕێوەی هەیە و ساهولبەندان و بەستەڵێکی یەکجار زورە و ڕێژەیەکی یەکجار زور ئەمە خۆی دەپڕژێنین بەسەر ئەم ڕێیادا بۆی بتوانین بەستەڵێکی ڕێگەکان بتوێنینەوە هاتوچۆ ئاسایی بکەینەوە لە ڕێگانە. طبعاً کێشەی زۆرمان هەیە لە ئامێرەکان بەڵام لە کاتی بەفربارینێکیەوە سەرتاسەری بە ناچاری کۆمەڵێکی زۆر ئامێر بەکرێ دەگیرێت بە تایبەتی بوو ناوچە دوورە دەستەکان و گوندە دوورە دەستەکان. ئەمەش طبعاً بارگرانیەکی زۆری دارایی دەخاتە سەر بەڕێوەبەرەتیمان بەڵام خۆشبەختانە دەتوانین ڕێگاکان بکەینەوە بە متابعەی بەردەوام و بە کارکردنی تیمەکانی بەردەوامی ئێمە. باشە کاک خوسەت بەستەوە کرد کە هەم ئامێری پێویست لە بەردەستانیە و هەم کارمەندی پێویست لە بەردەستانیە و لە بارودۆخێکی هاشە یەکەم هەنگاو کە کاری لەسەر دەکەن بۆ پاکردنەوەی ڕێگاکان بێگومان شارڕێگا و ڕێگا سەرەکیەکانە. ئەیچی دەربارەی ئەو هاوڵاتیانەی کە لە گوندەکاندان چۆن هاوکاری دەگەیەندرێتە ئەوان بێگومان ئەوانیش بەهۆی بارینەوە بەفرە ڕێگەی هاتوچیان لێ دەگیرێت و پێویستی ڕۆژانەشیان هەیە چۆن کار لەگەڵ ئەم بارودۆخەدا دەکەن؟ باسم کرد ئەمە ئامریکانی خۆمان ئەوەی تایبەتن بە بەفڕامالی هەمزە نابێشت باس کرد بەڵێ لە ڕێگا سەرەکیەکان لە شارڕێگەکان دادانی ڕێوانەی کە دوورە دەستن یان ئەو ناحیانەی کە دوورە دەستن من زمنیوان ناحیەی سیدەکان چەند ئامێرێک لەوێ هەن کە ئامێری ئەهلین تەنسیقمان هەیە لەگەڵیان لەگەر بەفربارین و لەگەر دەخرانی ڕێگای گوندەکان ئەو ئامێرانە دەمان بەکرێ کار دەکەن و کێشەی ئەم کێشانەی کە هەیە لە گوندەکان بە پێی مەرحەلە چارەسەر دەبن. چارەسەریەکان چۆنن؟ ئەو هەنگاوانەی کە تۆ باسی لێ دەکەی بە پێی مەرحەلە چارەسەری دەکەن چۆنە؟ چۆن هەنگاو ئەنێن بۆ چارەسەرکردنی؟ باسم کرد لە جگە لەوەی کە کاک خوسرەت ئەگەر لە من تێبگەی جگە لەوەی کە باس دەواکەی کۆمەڵێک ئامێر هەیە بە پێی پێویست نین و لە بەدیلی ئەوەدا کۆمەڵێک ئامێر هەیە لەگەڵ کەرتی تایبەت هەماهەنگیەکەن بۆ پاکردنەوەی ڕێگاکان ئەمە هەموو جار دووبارە ئەبێتەوە و جگەل لە دووبارە بوونەوەی ئەوە ئێوە چه هەنگاوێکی ترتان هەیە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە لەبەرەوەی هەموو جار بۆ نمونە کاتێک کە بارودۆخێکی ئاوا ڕوو دەدات بەڵێ ڕاستە ئەبێت چاوتان لەسەر ڕێگا سەرەکیەکان بێت بەڵام هاوڵاتیانی گوندەکانیش لە هەمان کاتا ڕێگەیان لێ دەگیرێت و پێویستیان بە پاکردنەوەی ڕێگەکان هەیە. ئایا هیچ داواکاریەکتان کردو بۆ زیادکردنی کارمەند بۆ کڕینی ئامێر و پێداویستی؟ بەڵێ خۆشبەختانە بەڕێز کاکاتگۆ شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیداری سەربەخۆی سۆران لە نزیکەوە سەردانی تیمەکانی ئێمەی کرد و لە کۆبوونەوەیەکی تر لەگەڵ جەنابیان لەگەر قایمقامی هەر چوار قەزای سنووری ئیداری سەربەخۆی سۆران کێشە و گیرگرفتەکانمان خستە ڕوو بە دوو قۆناغ کار لەسەر حەلکردنی ئەم کێشانە دەکەین. قۆناغی یەکەم دابینکردنی کۆمەڵی کەلوپەلی ئێستاە ئانیە بەپەلەیە بوو ئەو ئامێرانەی کە ئێستا لە بەردەستی ئێمەن و کە مەکۆرتیان هەیە و خۆشبەختانە جەنابیان زۆر بەجددی هاتە سەرخەت و دەستی کردووە بە هاوکاریکردن و دابینکردنی کۆمەڵی کەلوپەلی پێویست بۆ ئەو ئامێرانەی کە لە بەردەستە ئەوە لە هەنگاوی دووەم باشتر بریم لە قۆناغی دووەم جەدوەلێک ئامادە دەکەین بۆ پێداویستی ئەو ئامێرانەی کە لە داهاتوودا بتوانین بە ئاسانی بزانبین بەسەر ڕەماڵینی بەفر لە تۆڕی ڕێگاوبانەکانی سنووری ئیداری سەربەخۆی سۆران. بەڵێ کاک خوسرەت دیارە پێش هاتنی هەر شەپۆلێکی بەفر و باران لە ڕێگەی کەشناسیەوە ئاگادار دەبن وەکو بەڕێوەبەراتێکی ئێوە چ کارێک دەکەن ئەگەر هات و شەپۆلێکی دیکە ڕووی لا ناوچەکان کردوانێ هەنگاوەکانی ئێوە چی دەبن؟
لە سەرەتادا باسم کرد ئێمە لە سێ کەمپی جێگیرمان هەیە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران کەمپێک لە سۆرانە کە تەختیەی هەردوو قەزای سۆران و ڕاندوز دەکات و کەمپێک لە مێرگە سوورە کە تەختیەی قەزای مێرگە سوور دەکات کەمپێک لە قەزای چوومانە کە تەختیەی هەموو قەزای چوومانەکە بە تایبەتی ڕێگای هامڵتۆن ئەوەن لە سەرەتای ئامادەبوون لە سەرەتای ئاگادارکردنەوەمان ئەم تیمانە جێگرن و ئێشەگرن لە کەمپەکان و ئامادەم بۆ ڕامالینی بەفر لە کاتی داباری. باشە کاک خوسرە دیارە بەفربارین یاخود با بڵێن بارینی بارانێکی بەخۆر و هەروەها تەرزە کێشە و گیر و گرفت لەسەر ڕێگاکانی هاتوچۆ دروست دەکات ڕەنگە قیرەکان هەڵبکەنێتەوانێ لەگەڵ ئەم بارودۆخەیە چۆن مامەڵە دەکەن لە هەموو ناوچەکانە بە دڵنیاییەوە کە ئەمە لە سنووری سۆرانیش بەدەر نییە ئەم بەفربارینە ئەم بارانبارینە بەخڕا وای کردووە کە چاڵ و چۆڵی لە هەندێک لە شەقامەکانە دروست بکە چۆن کار لەسەر ئەمە دەکەن؟ خۆی هەر وجودی بەڕێوەبەراتی چاکنەوە پاراستنی ڕێگاوبانی بانەکان لە هەموو پارێزگاکانی کوردستان یا نەسنووری ئیدارە سەربەخۆکان کاری سەرەکیان ئەمەیە کە چاکردنەوەی ئەم شوێنانەیە کە تێک چۆن ڕێخستنەوەی تەنیشتەشانەکانە خاوینکردنەوەی ئاوبارەکانە دروستکردنی دیواری پاڵپشتە بوو ئەم ڕێوانەیە کە کاری داڕمان تێدا دروست بێ ینی هەر دروستبوونی ئەو بەڕێوەبەراتیانە کە چەند ساڵێکە لە هەرێمی کوردستانە دروست بووی مەبەستی سەرەکی ئەمە بووە ئەمەش هەروەکو هەموو بەڕێوەبەرەتەکانی دیکە بەرنامە و پلانی خۆمانمان هەیە لەم کاتەدا کە تقریبان کارگەکانی قێر وەستاون کاری چاکردنەوەی قێر لەم سنوورە تقریبان دوا دەکەویت بوو دوای مانگی چوار بەڵام ئەمە پێشوەختە پلانەکانمان ئامادەیە کە دەرخستەکان ئامادە دەکەین باوڕێیانەی کە زۆرترین زەرەریان بەرکەوتووە بۆ ئەوەی لە کاتی وەرزی کاردا بتوانین بە زۆرترین کار لەسەر ئەم ڕێیانە بکەین بە تایبەتی ڕێە سەرەکیەکان چونکە ئەم ناوچەیە جگەرەوەی کە باران و بەفرێکی زۆر و سەهەڵبەندانێکی زۆرە داڕمانی شاخیش یەکجار زۆرە لە چەند ڕۆژی ڕابردوو لە دوای توانەوەی ئەو بەستەڵەکە کە تقریبان هەموو هەرێمی کوردستانی گرتبووە لە ڕێگای بێخاڵ و لە ڕێگای گەلی عەلیبەگ و لە ڕێگای سۆران چومان دەتوانم برم لە زۆربەی ڕێگاکانی ئێرە کە شاخاوین داڕمانی شاخە بوو هەرچەند خوشبەختانە زەرەری گیانی نەبوو بەڵام زەرەری ماڵیش هەبوو چەند پارچە شاخ بە چەند سیارەی هاوڵاتیان کە زەرەری ماڵیش تێدا هەبوو بەداخەوە کاک خوسرەت جگەلەوەی کە بەفر و باران کێشە بۆ ڕێگەوبانەکان دروست دەکات هەم لە ڕووی گیرانی ڕێگەوە و هەم لە ڕووی ئەوەی کە چاڵ و چۆڵی لە شەقامەکانە دروست دەکات بەدەر لەم بابەتە بە شێوەیەکی گشتگیرتر بە شێوەیەکی گشتی جیا لەوەی کە بارینی بەفر کێشە بۆ ڕێگەوبانەکانی قەزای سۆران دروست دەکات دیاریترین کێشەکانی ڕێگەوبانەکان چین لەوێ؟ خۆی کێشەکانی ڕێگاوبانی ئەم سنوورە زۆرن چونکە گوتم سنوورێکی شاخاویە و داڕمانی بەردەوامی پارچە شاخ و کۆنی هەندێک ڕێ مەسەرەن ئێستا ئەگەر ئەمە نمونەی ڕێگای هامڵتۆن بینینەوە 100 ساڵ بەسەر دروستبوونی ئەم ڕێیادا تێپەڕیوە تامان ئەو کاتێک کە ئەم ڕێگای دروست کراوە لەگەر ئەو بارە زۆرە و ئەو ژمارە ئەو ئامێر و بار هەلگرانەی کە ئێستا کە هەیە گونجاو نییە بووە یەکێک لە کێشەکانی سەرەکی ئێمە لە سنوورە ئەم ڕێیە کە زۆر جار هاوڵاتیان بە ڕێگای مەرگ ناوی دەبن و کێشەکانی تر وەکو باسم کرد نەبوونی بەڕێوەبەراتی پێشتر لەم سنوورە کە ئێستا بەڕێوەبەراتی ئێمە لە دوای بەیدارەبوونی قەزای ئیداری سەربەخۆی سۆران بە بورە دامەزراوە کەمی ئامێر و نەبوونی بودجەی پێشوو بودجەیەکی تایبەت نەبووە بوو چاکردنەوە و پاراستنی ڕێگاوبانەکان هیوادارین لە ساڵی داهاتوو دەکار لەسەر ئەوەکەین کە بتوانین بودجەیەکی تایبەت زەمان بکەین بۆ چاکردنەوە و پاراستنی تۆڕی ڕێگاوبانەکانی ئێرە و کار لەسەرەوەی دەکەن بتوانین کۆمەڵێک ئامێر دابین بکرێن لە لایەن حکوومەتی یاریمی کوردستانە بۆ سنووری ئیدارەی سۆران بۆ ئەوەی ئەمەش بتوانین لە داهاتوودا ئینشەڵا بە باشترین شێوە بتوانین کاری چاکردنەوە و پاراستنی ڕێگاوبانەکان لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ئەنجام بدەن. باشە کاک خوسرت جگە لەو ڕێگاوبانانەی کە هەن و هەندێکیشیان کۆنن تا چەندە کار لەسەر ئەوە کراوە ڕێگای نوێ و شەقامی نوێ دروست بکرێت بۆ بەستنەوە و نزیکردنەوەی ناوچەکان بەیەکەوە؟
کار لەسەرمە کراوە؟ خۆی وەزارەتی ئاودانکردنەوە و نیشتەجێکردن پێشتر کاری لەسەر بەدووسایدکردنی زۆربەی ڕێگاکانی نێوان قەزاکان کردبوو بە تایبەتی ئەو ڕێی کە باسم کرد ڕێگای هامڵتون کە هەولێری پایتەختەوە هەتا مەرزی نێودەوڵەتی حاجومەران بکرێتە دووسایدی بەشێکی کراوەتە دووسایدی بەشێکی کاری لەسەر دەکرێت لە تونێلەکان بۆ بەشێکی تر کاری تێدا ڕاوستەوە بەهۆی ئەو بارەدارایی کە هەرێمی کوردستانی گرتوتەوە طبعاً وەزارەت بەرنامەی زۆر ڕێکوپێکی هەبوو بۆ ئەوەی کە ڕێگای نێوان هەموو قەزاکان بکرێتە دووسایدی بەڵام بەهۆی ئەو بارەدارایی کە هەرێمی کوردستانی گرتەوە کار لە بەشێکی زۆری ئەم پرۆژانە ڕاوستاوە. بەڵێ کاک خوسترێت دیارە بازەوە ئەەکەی پرۆژە بە بۆنەی نەبوونی بودجەوە وەستاوە هاوکات وەک دەبیندرێەوە ڕوونا گەشەسەندنی شاروای کردووە کە زۆر هاوڵاتیان لە چەند شوێنێکی دیکە خانوو بکەن ماڵ بکەن یەکەی نیشتەجێبوون بکەن و ڕەنگە بە پێی پێویست ڕێگەی هاتوچۆیان نەبێت هیچ پلانێک بۆ ساڵی ئایندیان لە ساڵی 2022 دانراوە ڕێگەی نوێ و بە تایبەتر بە پێی پێویست و بە پێی گەشەسەندنی ناوچەکە هەبێت بۆ هاوڵاتیان و خزمەتکردنی ئەو ناوچەیە؟ خۆی ئەوەی کە لە وەزارەتی ئێمە ئێستا مەوجودە ئەمە چەند بەڕێوەبەرایەتیەکین بەڕێوەبەرەتی ئێمە بەڕێوەبەرەتی چاکردنەوە و پاراستنی ڕێگاوبانە ئەمە کار لەو ڕێگانەکەن کە پێشتر هەبووە و تێک چووە یان ئشکالێکی هەندسی هەیە هەوڵەدەین ئەو ئشکالانە لا ببین وەکو تەسمیم و دیزایانی ڕێگای نوێ کاری بەڕێوەبەرەتی ئێمە نییە کەواتە پێشنیاریش نەکراوە لەلایەن بەڕێوەبەرایەتی ئێوە؟ وەکو باسم کرد بەڕێوەبەرەتی تایبەت هەیە ئێستا لە وەزارەتی ئاودانکردنەوە نیشتەجێکردن بەڕێوەبەرەتی ڕێگاوبان هەیە لە زۆربەی پارێزگاکان کە ئەوان کاری دروستکردنی ڕێگاوبانەکان ئەنجام دەدەن. بەڵێ زۆر سپاس بۆ خوسترەت سادق بەڕێوەبەری چاکردنەوە و پاراستنی ڕێگاوبانەکانی سۆران کە لەگەڵمان بووی سپاس بۆ ئامادەبوونت.